بە ئامانجی گەاندنی دەستی هاوکاری بۆ ئەو ناوچانی کە پێویستە نۆژەم بکرێنەوە لە کفری و هەروەها ئەو شوێناوارانەی کە بەرەو ناوچوون لە ناوچوون دەچن پێویستە نۆژەم بکرێتەوە بۆ ئەمە بەستا لە کفری چەندی شوێنی دێرین کە هەیە لێکتەگشتێک لە نێوان ئیداری قەزای کفری و شوێنەوار و کەلەپوری کفری و هەروەها لەگەڵ ڕێکخراوی CDO ئەم لێکتێگەشتە ئیمزاکراوە بۆ ئەوی کە بتوانن ئەم شوێنەوارانی کە بەرەو لە ناوچوون دەچن دووبارە نۆژەن بکرێنەوە و ببێتە سومبلێکی کفری ببێتە هۆی ئەوەی کە بتوانن گەشتیاران زیاتر سەردانی کفری بکەن و ئەو ناوچە دێرینانەی کە هەیە هاوشێوەی وڵاتانی دیکە بتوانرێت گرنگی پێ بدرێت. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری ساهر عەلی قایمقامی قەزای کفری کە ڕاستەوخۆ لە کفری لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک ساهر بەیانیت باش ڕێک ڕاستەخۆ دەمێت لەوە دەست پێ بکەم کە ئایا ئەم لێکتێگەشتنە چۆن بیرتان لێکردەوە و ئایا باستان لەوە کردووە کە کام شوێنەوارانە بە دیاریکراوی پێویستە نۆژەم بکرێتەوە و دەست بەکارەکانی بکات؟ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باشتر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێمە وەکو ئیدارەی قەزای کفری هەر لە بیدایەوە پلانێکمان هەبووە بۆ نۆژەنکردنەوەی شوێنە دێرینەکانی شەرمێژوەکانی شاری کفری و دەستپێکی ئیشەکان کەەوە بوو کە بەڕێز قوبات تاڵەبانی کە سەردانی قەزای کفری کرد و کە یەکەم هەنگاو و گەورەتری هەنگاو ئەوە بوو کە سەرای کفری نۆژەن کراوە لەسەر بودجەیەکی تایبەت لەلایەن بەڕێزیانەوە. دوای ئێمە کە وەکو پلانێکی تۆکمە بۆ ئەم شارە خۆتان نەزانن کفری شارێکی دێرینە شارێکی کۆنە کە ڕەنگە مێژووی ئەم شارە بگاتە 5,000 ساڵ. چەندین شوێنەوارمان هەیە چەندین جێگامان هەیە پێویستی بە نۆژەنکردنەوەیە. پێمان باش بوو کە لەلایەن وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و چۆن بتوانین دەستی ڕێکخراوەکانش ڕاکێشین بۆ ئەو مەبەستە کە هاوکارمان بێ لە نۆژەنکردنەوەی ئەم شوێنانە. بەسپاسەوە کە پەیوەندیمان کردە ڕێکخراوی CDO کە مانگی 2 ئیمساڵ 2024 کە دەستیان پێی کرد یەکەم کاریان ئەوە بوو کە چۆن هاوکارمان بن بۆ زیادکردنی نسبەی سەوزایی لە ناو شاری کفریە کە یەکەم ئیشان ئەوە بوو کە 2000 نەمام پێشکە شارەوانی کفری بکەن و ئەم بەرنامە بەردەوام بێت تا 5 ساڵ وەکو بەرنمەیەکی تۆکمە ئەوەشە نەبێ بەس نەمان بکڕن و پێشکەشی شارەوانی کفری بکەن پێداویستی تر لێدانی بیر بۆ ئەو پارک و دارانە کە پێویستیان پێیەتی. لەو کاتە کە ئێمە دانیشتن و گفتوگۆ کرا لەسەر ئەم شارە قەراریاندا کە لە بواری نۆژەنکردنەوەی شوێنە مێژوویەکانی کفری هاوکارمان بن. کە یەکەم ئیشان ئێستا کە دەستی پێکردە ئەو ڕۆژە ئێمە لە بینیتان لە بەرچاوی کامێرەکان کە مۆزەکەرەیەکی تەفاهممان واژوو کرد لەگەڵیانە لە حەمامی پاشا گەرماوی پاشا دەستی پێەکەن بە بودجەیەکی تەرخان کرا و نەقدی و ئەمەیشە کە دەستپێکی ئیشەکەیان بێ بۆ دووهەم مەرحەلە کە خانیەکەی خانێکی مێژوویەکێکە لە جووەکان خەڵکی کفری کە ناوی داود زەریفەیە خانوویەکی مێژوویە و پێویستەکان نۆژەم بکرێتەوە و وەکو شوێنێکی شوێنەوار پێشکەش بە خەڵک بکرێت. دیارە ئەمە مەرحەلە ئێمە وتمان کە لە سەرای کفری و دەستی پێ کرد دوایەوە وەکو ئیدارەی شار ئێمە توانیمان نۆژەنی مۆزەخانەی شاری کفری بکەین. خانۆکەی حەسەن ئەفەنی ئەوەشە شوێنێکی گرنگە بەڕاستی لە هەمان کاتشە لەلایەن حکوومەتەوە ئێستا تەقاڵتی کفری ژێرتاقی پێڵێنەوەشە شوێنێکی کۆنە مێژوویە ئەوەشە نۆژە دەکرێتەوە. ئەگەر جەنابەت باست لەوە کرد کە خانووەکەی حەسەن کە نۆژە نەکرێتەوە لە کفریە چەندین خانووی هاوشێوەی ئەوە هەیە کە مێژوویەکی کۆنیان هەیە یاخود چەندین حەمام هەیە چەندین بازار هەیە کە مێژوویەکی کۆنیان هەیەوە کە بە کفریشە گوزەرێکەکەی بە ناو شارە هەندێک شوێنە بینی کە بەڕاستی خەریکە خاپورەکرێ ینی خەریکە تێکە چێت و وێرانە بێ. ئێوە پلانتان هەیە کە ئەم شوێنانە
هەمووی گرنگی خۆی پێ بدرێت و بتوانن هەنگاو بە هەنگاو هەمووەمانە نۆژەم بکرێنەوە لەبەرەوەی کە باز لە کفریەکەی وەکو مۆزەخانەیەکی شاری سێرەکرێ ینی وەکو مۆزەخانەیەکە و شارێکە لە ناو مۆزەخانەیەەکە ینی بەڕاستی گرنگەکە بتوانن هەموو ئەم هەنگاوانە جێبەجێ بکەنەوە هەنگاوی تریش هەیە بۆی ئەو لاانە ئەو شوێنانەی تریش بە هەمان شێوە نۆژەم بکەنەوە. بەڵێ ئێمە بەداخەوە کە گرنگترین شوێنی کفری ئەوە بووکە قەیسەریەکە قەیسەری کفری باڵا قەیسەرێکە لە ساڵی 2012 بۆ 13 طبعاً بودجیشی بۆ تەرخان کرا کە دەستی پێ بکەن و نۆژەن بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەو قەیرانی داراییە و بودجەکەیشی بودجەیەکی گەورە بوو ئەوە جێبەجێ نەکرا یعنی بەجددی قەیسەری کفری خاپور کرا ئێمە لە پلانمانەیە کە بتوانین یعنی بەش لەو قەیسەریە نۆژەن بکەینەوە دووبارە دروستیکەینەوە وەکو شوێنێکی مێژوو گرنگ لە شاری کفری لە هەمان کاتشە بەرنمەیەکی تۆکمەمان هەیە کە داوامان کردە لە وەزارەتی شاراوانی وەزارەتی دارایی بە لیستەوە چەند خانوویەکی شوێنەواری گرنگ هەیە لە شاری کفری کە یەکەم جار ئەمانە استملاک بکرێن خۆتەزانی ئەو خانیانە ینی خاوەنی خۆی هەیە ئەبێ بە ئەنجەمنیویستم پرسیاری ئەوە لێ بکەم مادام باسی ئەوە کاک سایرویستم پرسیاری ئەوە بکەم کە ئێوە لە پلانتانانیە وەکو قایم قامێت وەکو ئیدارەی شار بتوانن ئەم خانووە کۆنانە مێژوویانە یاخود هەموو ئەو شوێنە مێژوویانە وەربگرنەوە بیانکەنەوە بە موڵکی میری بیانکەنەوە بە موڵکی دەوڵەت بۆی ئاسانتر بتوانێت نیشانتیا بکەن. تاکید ئێمە یعنی دەستمان پێی کردەوە هەندێک موافقاتمانش وەرگردە ڕەزامەندی هەیە لە ئەنجومەنی وەزیران بۆ چەند خانوویەتر کە ئەمانە تەعویز بکرێن و بتوانێت حکومەت بێتە میری کە استیفادەی لێ بکرێت کە چۆن ئێمە نۆژەن بکرێتەوە تەسلیمی دەستی فەرمانگەی بەرەوبرایەتی شوێنەواری کفری بکرێت ئەمە طبعاً ئەبێ یەکەم هەنگاو بێ بەڵام لێتان ناشارمەوە یعنی کێشەی حکوومەت و قەیرانی دارایی هەندێک ئیشەکانی سس کردێتەوە ئێمە وامان کردە کە ئەو ئیشانە کە لایەن وەزارەتەکان و با بڵێن بە سستی جێبەجێ ئەکرێ کە ئێمە چۆن ڕێکخراوەکان دەستی ڕێکخراوەکان ڕاکێشین بۆ ئەو مۆزوعانە کە هەندێک لەو مەشاکلانە هەندێک لەو کێشانە بۆمان حلکن کە هاتنی CDO بەسپاسەوە کە ئیشەکەیان لە گەرماوی پاشاوە دەستیان پێی کرد دوایەوە مەرحەلەی دووهەم بتوانین خانۆکەی داود زەریفە نۆژەن بکەینەوە کە ئەمیشەوە ئەکات ئێمە ئیمساڵ یان لە 2024-25 کە 6 جێگا نۆژەن بکرێتەوە لەم شارە دیارە ئەمەیشە بەشێکە لە پلانێکی گشتی کە ئێمە چۆن بتوانین شاری کفری کە شارێکی کەلتوری و کۆنە شارێکی مێژوویە بیخینە سەر نەخشەی گەشت و گوزاری باشە کاکسار ڕێک بە دیاریکراوی ویستم پرسیاری ئەوە لێ بکەم وەکو بەڕێزت ئاماژەت پێیا کە شاری کفری قەزای کفری پێشوەکەی دەگەڕێتەوە بۆ 5000 ساڵ پێشستا بۆچی تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە بوو یاخود با بڵین بۆچی ئێستا بیری لێ ئەکرێتەوە کە ئەم لایەنانە نۆژەم بکرێتەوە ئەم شوێنەوارانە نۆژەم بکرێتەوە تاوەکو بتوانرێ وەکو وڵاتانی تر ئێمەش بتوانین سوود لەمە وەربگرین لەم شوێنەوارانە بۆی بتوانین بۆ کەرتی گەشتیاری سوودی لێ ببین لە هەندێک وڵات بەڕاستی کاکسار سوود لە شوێنەوارەکانی خۆیان وەردەگرن تەنانەت وەکو سەرچاوەیەکی داهات و ئابووری سوودی لێ دەبینین بۆ تا ئێستا نەماتوانی ئەوە بکەین بۆ کفری. واللهی بۆ نەکراوە ئەوە پرسیارە نازانم بڵێم چی بەڵام بە دیاریکراو یعنی ئێمە ئەم ماوەی پێشوو باحسێک لە بریتانیا و هات سەردانی کفری کرد لە جامعی هارڤەردەوە عفو جامعی کامبێرجەوە هاتبوو هە لەگەڵ منەظەمەی CDO سەردانی ئەو جێگایانە کرد بەڕاستی ئەو پیاوە زۆر سەرسام بوو بەو جێگایانە کە وعدیدا چەندین کۆڕ و سیمینار بکە لەسەر کفری لە وڵاتەکەی خۆ لە وڵاتانی تر و چەند بەحس و دراسات بکە کە چۆن بتوانێت ڕێکخراوە بیانیەکانش بێنێتە کفری کە سەیری ئەم شوێنە مێژویانە بکە کە زۆر گرنگن لەبەرەوە مەسەلەن ساسانیەکان ڕۆمانیەکان حتا مەغۆلەکان دوایە کە عوسمانلیەکان ئاخر شت هاتنە بۆ ئەم شارە هەمووی دەلائیل و شوێنەواری هەیە لەم شارە دیارە پێشتر گرنگی دراوەتە بواری
بوارەکان تر بەڵام ئێمە بە گرنگ گەزانین کە بۆ زیندوکردنەوەی ئەم شارە چۆن دەستی گەشتیار ڕاکێشین بۆ ئەم شارە کفری ئەم شوێنە مێژویان زۆر زەڕۆرە بیخێنە بەرچاو بخرێتە سەر خەریتەی شوێنەوار لە عێراق و لە کوردستانە کە کفری بکرێتە شارێکی گەشتیاری مێژوویی یعنی بەدەلیل کە ئێستا هەرگێ دێ بۆ ئەم شارە یەکسەر ئەچێ سەردانێکی سەرایەکەکە سەردانی خانەکەی حەسەنەفەنیەکە مۆزەخانەکەی شارەکە کە بەڕاستی سەرسامە بێ ینی باشە ئەوەی شەوای لێ کردە ئێمە بڵێ کاکسار ببوورە ئاباژەت بەوە داخۆشت کە بێگومانە ڕەنگە ئەگەر ئەمانە نۆژە بکرێتەوە ژمارەیەکی زۆر زیاتر لە گەشتیار سەردانی کفری بکەن لە پلانتان هەیە بە دوور لە بابەتە لە پلانتانە هەیە دوا ئەوەی کە ئەم شوێنەوارانەتان نۆژان کردەوە بتوانن گرنگی زیاتر بە پرۆژەی وەبەرهێنان بدەن بۆ نمونە بتوانن میوانخانە یاخود هۆتێل بکەن و بێگومان ئەگەر گەشتیار بێنە ئەوێ پێویستیان بەمانەوەش دەبێت لە پلانتانە هەیە کە بتوانن گرنگی زیاتر بە هۆتێل و میوانخانەکان بن بۆی گەشتیار زیاتر ڕووبکەنی و بتوانن شوێنی مانەوەیان دابین بکرێ خۆی تأکید یعنی خۆی ئەمە مثلەن قانونی بازارە ئەمە عەرز و تەڵەبە تو لە جێگەیەکە سەردانی دروست بێ گەشتیار بێ هەر خۆی ئۆتۆماتیکیەنە و شوێنانە دروستە بن ئێمەشە لە شاری کفری وەکو ژێرخان هەمانە بەڵام طبعا دوای ئەم پلانە کە ئێمە دەستمان پێی کردە ئێمە بەس شوێنە مێژوویەکانش نییە ئێمەسەر ئێمە بەنداوێکمان هەیە بەنداوی باوەش هاسوار بەڕاستی جێگەیەکی سرنجڕاکێشە و شوێنێکی گەشتیاریە کە زۆر جار ئیعلانەکەین بۆ بەرهێنان بۆ خەڵکی شارەکە کە بە شێوەیەکی قانونی و ئێمەش ئاسانکاریە کرد لایەن فەرمانگەکانی کفریوە کە بتوانن استیفادەکەن لەو جێگەیە بۆ دروستکردنی مەطعام ئۆتێل حتا لە ناو شاریش ئێمە هەنگاوەکان دەستمان پێی کردە هەنگاوەکان دڵخۆشکەرن زۆر جار ئێمە ئەبینین لە شارەکان ترۆ ئەوانەی نزیکی کفرین یا دوورش دێن سەردانی شارەکەکەن تەکید هەنگاو ئەوەی وا تو باست کرد ئێمە بیرمان لێ کردێتەوە و جێبەجێ شەکری ئینشەڵا لە ئایندەیە بەڵێ ئێمەش ئومێد دەکەین ئەوانە جێبەجێ بکرێت تاکو گەشتیارێکی زیاتر سەردانی کفری بکەن کاکسار دەبێ پرسیاری ئەو لێ بکەم باسی ساسانیەکانت کرد لەو سەردەمەدا گۆڕە بە دەخمەنەکان هەڵە نەبم لە کفری هەیە لەم پرۆژەیەدا یاخود لەم لێک تێگەشتنەدا ئەو گۆڕانە نۆژەن دەکرێتەوە ئێمە ناتوانین بڵێن نۆژ لەبەرەوەوانە گۆڕ بەس یاخودچیان بۆ دەکرێت بۆ ئەوەی بپارێزرێن ڕاکێشین کە بەڵێ ئێمە کە باسم کرد بۆت ئەو باحیسە بیانیانە کە یەکێکیان هاتبوون ماوەی بەلێسە بۆ کفری پلانمان هەیە چۆن دەستیان ڕاکێشین کە زیاتر کنەوە پشکنین بکرێ بۆ منتیقە بە تایبەت یعنی خۆت دەزانی جارە ئێمە ئەڵێن ساسانیەکان لە کاتی ساسانەکان دروست بووە بەڵام بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی با بڵێن بەحسێکی پەسەندکرا و لەلایەن جامیعە گەورەکانەوە ئێمە پێویستیمان بەوەیە کە لە زیاتر کنەوە پشکنی بکرێ بۆ ئەو منتیقانات تەسەوری ئێمە کۆنترە لە ساسانیەکان بەڵام هەندێک دەلایل هەیە هەندێک خەڵک هەیە نووسەتی لەسەری یعنی کفری حتا ڕێیەکیش هەیە مەسەن لە کاتی سۆمەرەکان کە ناوی کیماژ بووە خەڵکی تیا بووە خەڵکی تیا ژیاوە ئێمە بەڕاستی ئەم جێگایە بە تایبەت کفری لەبەرەوە شارێکی سنووریە لەگەڵ عێراق ومانە کەمترین ڕێکخرا و کەمترین تیمی کنەوە پشکنینی شوێنەوار ڕووی کردن لەم شارە ئێمە لە ڕێگەی شاشەکەی ئێوەوە زیاتر تیشکمان خستە سەر ئەم شوێنەوارەیانە کە بتوانین لە ئایندەیەکە ئەوەیشە طبعاً زانکۆکانی گەرمیان بە تایبەت هاوکارمان بن بۆ ئەو مەبەستە کە زیاتر بتوانین کنەوە پشکنینی بۆ بکەین دراسات بکرێت لەسەر ئەو شوێنەوارانە لەسەر ئاستی جیهانیش یعنی تیشی بخرێتە سەری بەڵێ ئەنجا مادام هەر باسی ئەم کنەوە پشکنین و تیمانە و کرد هەندێک شوێنی تر هەیە کاک سایرکە حەزەکەم باسییان بکەین کە یەکێک لەوانە گردی قسقال عسیە ینی گردی کچان کە لە کفری و مێژووەکەی دێرینی هەیە خود قەرە ئۆغڵان کە ئەمانە مەجموعەیە شوێنی ترن کە هیچ هەنگاوێکتان هەڵێناوە کە کنەوە پشکنین لەو ناوچانەیە بکرێ بزانین لەو شوێنانەشە
ئاساری کۆن یاخود مێژووەکی بگەڕێتەوە بۆ ساڵانی چەند؟ وڵا ئێمە ئێستا گەر ببینی یعنی بە تایبەت ئەو جێگەیە کە تۆڵی قەرە ئۆغڵان یعنی ئێمە بۆکو محەڕەماتمان لێ کردە و ئێستا ئامادەیە بۆ کنەوە پشکنین بالفعل ئێمە یعنی کابینەکان تر زۆر هینیان نەکردە گرنگیان نەداتە ئەم شوێنانە بەڵام ئێمە ئێستا لەلایەن شوێنەواری کفریوە لەلایەن زانکۆکانەوە پار تقریبا مانگێک بوو ئێمە کۆنفرانسێکی گرنگ کرا لە شاری کفری لە جامیعی پۆلۆتکنیکی گەرمیان لە کفری کە لەسەر شوێنەوار و هەندێک دیراسات لەسەر مێژووی کفری ئەوەشە کە دەستێکی زۆر لە باحیسەکان لە گشت هەرێمی کوردستان ڕاکیشا بۆ کفری ئێمە جێگە زۆرە مەسەڵەن گردی ئاسکی کفریە قەرە ئۆغڵانە گۆڕە بە دەخمەکانە یعنی بەجددی ئەم شارە حتا ئەو کاتە ڕەحالەکانش مستەڕی جووەمانە کە تێپەڕە بن لەم شارە ئەبینن ئەڵێ هەمووی چوومانەتە قەرە ئۆغڵان هەموو چاڵ و چۆڵیە خەڵک خەریکە لەورەوە چۆن ئەڵێ پارچە ئەسەر و ئەمانە دەرەهێنێ یعنی ئەوە تقریبا 150 ساڵ بەلێ ئێستا ئەمە کە باس کراوە شارەکە بەعام شارێکە هەمووی شوێنێکی مێژووی و تاریخی و ئاسەوارە ئەمە بەڕاستی جوودێکی گەرەکە لەلایەن حکوومەتەوە بە جددی کە چەند تیمێک ڕەنگە بە چەند ساڵێکش تاوە نەبێ ئەویشە واتە شوێن ماوە کاکسار تا ئێستاکنە و پشکنینی بۆ نەکرابێت و نەتوانرابێ ئەو شوێنەوارانەی کە هەیە دەربهێنرێ و لە مۆزەخانە سوودی لێ ببینرێ وەڵا زۆربەی شوێنەکان کەنەوە پشکنینی بۆ نەکراوە یعنی ئێمە لە مەرحەلەی ئەوەین کە ئێمە ئەو بینایە کۆنانە نۆژە نەکەینەوە دووبارە ئەیخینە بەرچاو خەڵک بەڵام بەعام بۆ کنەوە پشکنین زۆربەی جێگاکان کە بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی ئەکادمی کنەوە پشکنینی بۆ نەکراوە بەڵێ باسێکی با 12 ئیمامیش بکەین کە هەم شوێنێکی ئاینی و هەم شوێنێکە کە هاوڵاتێکی زۆر سەردانیەکە بەنیاز نین لەوێش هیچ نۆژەنکردنەوەی یاخود پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و ناوچەیە وڵای خۆی مەزارێکە یعنی 12 ئیمام بالفعل خەڵک لە زووە سەردانی جێگەیەکە جێگەیەکی ئاینیە پێویستەکە نەکو بەس شوێنەکە نۆژەم بکرێتەوە ڕەنگە هەندێک ڕێگاوبانەکەیشی خراپە دەوروبەری کە ڕێگەکەی چاک بکرێ بالفعل ئەوەشە لە پلانی ئێمە ئیسە پرۆژەیەکمان هەیە لەورە پرۆژەی قیرتاوکردنی کفری قەرەبڵاغ ڕەنگە استفادە بکەین لەو پرۆژە کە بتوانین ڕێگەی ئەو شوێنە ئەوەشە شاک بکەین کە خەڵک بتوانێت سەردانی بکە باش کاک چۆن بۆتانم باس کرد کاک ساحل شتێک کە لای من بۆتە جێی سەرنج ئەویش ئەوەیە زۆربەی ئەم ناوانە ناوی ئەم شوێنانە کایهێنین هەستەکەی لە سەردەمی عوسمانیەکان و لە تورکیەوە ماوەتەوە یاخود لە زمانی تورکیەوە نزیکن هۆکارەکەی ئەمە چییە یاخود بەنیاز نین ئەم ناوانە بگۆڕن بە ناوێکی کوردی بێ کوردی پەتی بەیە هەر بەم ناوانەوە ئەیهێڵنەوە و باز لە مێژووی چۆنیەتی ناونانی شوێنەکانیش ئەکەن لانی لەو شوێنە مێژوویانەیە خۆتان نەزانن یعنی عێراق بە تایبەت یعنی بە کوردستانیشەوە لە 1554 لەژێر حکومی عوسمانلیەکان بووە تاکو 1970 یعنی کە عوسمانلیەکان انسحابیان کردە لە کفری دوایە کە ئەشکێن لە بەسرە و شوعیبە لە 1970 سەحبیان کردە لەم شارە ئێمەیشە تقریبا 400 ساڵە تأکید وایە یعنی سێمە نەکو بەس کفری مەسەن ئێمەڵێن قەرەداغ یا قەرەداغ هەر خۆشی قەراغ ناوێکی تورکیە ئاشداغ هەر ناوێکی تورکیە یعنی ئەمە سیمایەکە کە جا کفری کاتی عوسمانلیەکان ناوی سەڵاحیە بووە یعنی خۆیان ناویان گۆڕێ دووبارە گەڕایەتە سەر کفری کە ناوە ئەسلەکەی کفریە یعنی کفری ناوێکی عوسمانی نییە بەڵام ڕاستەکەی مەتەلەن ئەم جێگەیانە قەرە ئۆغڵان وەمانە حتا جار بەجار بە ناو 12 ئیمام مەسەلەن لە هەندێک باحیسەکان ئەڵێن ئۆنیکی ئیمام ڕاستە ناوەکانیان ناوێکی تورکی ئەوەیشە کە سیاسەتی تەتریکیان بەکارهێناوە هەوڵیانداوە
شوێنەکان گشتی بگۆڕن و بیکەنە تورکی. ڕاستە ڕەنگە لە ئایندەیەکە ئەوە ئیشی مەتەلەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانە بۆ ناوگۆڕینی شوێنە مێژوویەکان یان گەڕەکەکان یان شوێنە ئەسەریەکان ئەوە ئەبێ بە پلانێک بکرێ یعنی بە بەرنامەیەکی تۆکمە پەرلەمانی کوردستان پێ هەڵسێ. باشە کاکسەر دەمێ پرسیاری ئەوە بکەم کە ئەم نۆژەنکردنەوەی کە ئەنجام دەدرێت کێن ئەوانی کە دەستی کارن و کا لە نۆژەنکردنەوەکەدا دەکەن ئا دەستی کاری بیانین یاخود ناوخۆین چونکە ڕەنگامەش هەلێک بێ بۆ گەنجانی قەزاکە کە بتوانن وەکو دەستێکی کار بکەن لەم نۆژەنکردنەوەیە گەر بتوانین پێما بڵێ بزانین ئەم دەستی کارانە بیانین یاخود ناوخۆین. ئێمە زیاتر ئەم شوێنانە هەموو گەچوقایەیە جا کفری خۆشی مەشهورە یعنی کە گەچوقایە هەر کەرەستەیەکی کفریە یعنی گەچوقایە بڵێ وەستاکان خەڵکی کفرین کرێکارەکان خەڵکی کفرین ڕەنگە هەندێک جار وەکو مەواد ئەوەلی یان بەردە یان شتێک پێویستیمان پێبێ ئەوەشە لە جێگەیە تربیهێنن بەڵام بە تایبەت بۆ نۆژانکردنەوە هەر خەڵکی کفریە زیاتر. بەڵێ کاک سایر کاتەکەمان کەم ماوە سپاس کە لەگەڵمان نبووی ویستم تۆزێک باسی لایەنە هونەریەکەش بکەم کە کفری بە مەڵبەندی مەقامات و بە مەڵبەندی گۆرانی وتن ناسراوە نەک لە هەرێمی کوردستانە لە مێژووی مۆسیقا و گۆرانی عێراقیشە. اینجا بە کورتی ئەگەر جوابی ئەم پرسیارم بیتەوە وەکو قایم قامێت ڕەنگە ینی دوور بێت لە بابەتەکەشمانەوە وەکو قایم قامێت وەکو ئیدارە بەردەوامە بن لە پاڵپشتیکردنی هونەرمەندان بتوانن ساڵانە ئەو فێستیڤاڵی مەقاماتی کفری بەردەوام بێت یا فراوانتریەکەن؟ تأکید ئێمە خۆتان نەزانن کفری شاری ڕەحمەت الله شەڵتاغا کە دائەنرێ مؤسسی مەقاماتی عێراقی دوایەوە کە مەلاوەلی مەلا عەبدوڵڵا بەڵێ حتا گوبەنچی و ئەمانە مەسەلەن هاتنە بۆ ئەم شارە بۆ فێربوون لە هەندێک مەقامات لە هەندێک ئەو کاتە مەقام خوێنەکانی خەڵکی کفری. بەڕاستی خۆی کفری جمجۆڵێکی هوەری جمجۆڵێکی ئەدەبی تایەتی یعنی بە بەرچاو ئەکتیڤە زۆر لەو بوارە وە چالێکەکانش بەردەوامە. ئێمەش وەکو قایم قامیەت و لایەنی حکومی زۆر پاڵپشتین بۆ مۆزوعە و پرۆژەمانش هەیە کە لە ئایندەیەکی نزیگە ئێمە بتوانین مرکزێکی مەقامات سنتەرێکی مەقامات وەکو تەوسیقکردنی ئەو مەقاماتانە کە لە کفریە بکرێ بینایەکی بۆ تەرخان بکەین کە ئەگە لەلایەن حکومی بێ یان لەلایەن ڕێکخراوەکان بتوانین ئەو توراسەکە هەیە ئەو مێژووەکە هەیە تەوسیق بکرێ و بەڵێ بەڕاستی گرنگە ئەو بەڵە فەرموو. بەڵێ ئەوەش ئەو فستیڤاڵی مەقامات پلانمان هەیە کە ئیمساڵ جێبەجێکن لەم شارە و گرنگی بدەنە ئەو لایەنە کە زیندوی بکەینەوە کە بەڕاستی چەند کەسێکمانش هەیە لە شاری کفری زیرەگن لە بابەتی مەقام تەوسیقکردنی مێژووی مەقامات زۆر بەتوانە هەیە لە شاری کفری کە لە بواری مەقامات و مۆسیقا و گۆرانی وتنە شارەزایەکی زۆریانی هەم لەسەر مێژووی شارەکەی خۆیان و هەمیش لە سەر مێژوو مۆسیقای هەرێمی کوردستان و عێراقیش. زۆر سپاس بۆ کاک ساهر عەلی قایم قامی قەزای کفری کە ئەم بەیانی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمان نبووی. دووبارە زۆر سپاس بە هیوان کە بتوانن هەموو ئەو پلانانەی کە هەیە جێبەجێ بکرێت و کفری ببێ بە شارێکی نمونەی لە هەرێمی کوردستان و تاوی عێراقیشە.